لەسەر ئەو بابەتی کە بە بەردەوامی پرسیار هەڵدەکرێت یەکە لەو مۆزوعانی کە بە بەردەوام لە میدیاکانەوە لە سۆسیال میدیا و پرسی ڕۆژە پرسی گەرما و چارەسەریەکانیشی تایسە چارەسەرێکی بنبستی بۆ نەکراوە و بەردەوام باز لە کێشەکان دەکرێت لەسەر بابەتە لە نێوان عێراق و هەرێمی کوردستانە ئەویش موچە و بەشە بودجێ هەرێمی کوردستانە بەتایبەتی لە دوای ئەوەی کە بڕیاردرا داهات و پرسی دابشکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جەیهان و هەرێمی کوردستان و تورکیا و ڕابگیرێت و ڕادستی سۆمەوە بکرێت ئێستا ئەم پرسە زیاتر قوڵبۆتەوە و چارەسەرێکی گشتگیری بۆ نەدۆزراوەتەوە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان چەند مانگێکە لەگەڵەوەی لە ڕابردوشدا ئەمە هەرکێشە بوو بەڵام ئێستا ڕەنگە پرسیاری زیاتر هەڵبگرێت موچەخۆران مامۆستایان و فەرمانبەران زۆربەی سێکتەرەکان لەناو هەرێمی کوردستان بۆی دواکەوتنی موچەوە بەپی پێویست کارەکانیان کاری ئیداریەکانیان بڕێوە ناچێت چی کراوە بۆم بابەتە ئەندامانی ئەنجومەی نوێنەرانی عێراق و حیزبە کوردیەکان چی دەکەن بۆ دەستخستنی ئەم شایستە دارایانە لە بەغداد چۆن شەڕی بەدەستێنانی مافەکانی هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکەن لەگەڵ بەڕێز دکتۆر بڕیار ڕەشید ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی گفتوگۆم بابەتاکەین دکتۆر زۆر سوپاس بۆ ئامادەبوونت ئێمە ماوەیەکە لەسەر ئەم بابەتانە گفتوگۆمان نەکردووە بەڵام با لەم ڕۆیا بزانین نوێترین زانیاریەکان چیە بۆ بودجێی هەرێمی کوردستان و موچەی موچەخۆرانی هەرێم هیچ زانیاریەکی نوێ هەیە کە دڵخۆش کرد بە بۆ موچەخۆران دەستخۆش بۆ جەنابە ئەوەی کە گرنگە لەم قۆناغەیە عێراق بە گۆڕانکاریەکە تێپەڕێ ئەویش گۆڕانکاری با بڵێن دوای قەراری محکەمەی ئیتیحادی گۆڕینی ڕئیسی پەرلەمانە سەرۆکی پەرلەمان سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئێستا مشتومڕێکی زۆر گرم هەیە لە نێوان سوونەکانە تاکو ئێستا ڕێک نەکەوتون لە نێوان ئیطاری تەنسیقی بە هەمان شێوەواتە شیعەکان هەرێکە و پشتگیری لە کاندیدێکەکە من لە بەرنمەیەکی کەش پێشتر ئاماژەم پێیاوتم ئەمە دەرفەتێکی زۆر زێڕینە بۆ فراکسیۆنە کوردیەکان بۆ حیزبە کوردیەکان کە ئەم دەرفەتە بقۆزرێتەوە بە شێوەیەک بەکاربێنرێت کە لە بەرژەوەندی هاوڵاتیان و موچەخۆران بێت کێشەی سەرەکی کێشەی سەرەکی ئێستەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کێشەی موچەیە واتە بەدەر لە هەموو ئەو گرفتانی کە هەیە لە ماوەی ڕابردووە یان لە هەموو ئەو هەدەفانی کە هەمانە هەدەفە درێژخایەنەکان ئەوەی کە کێشەی سەرەکی ئێستایە و کێشەیەکە نزیکی 10 ساڵە بەردەوامە کێشەی موچەی هاوڵاتیانە کێشەی بەشە بودجێی هەرێمە لەم قۆناغەیە وەکوتم بە زۆرێک لەوانی کە حیزبە کوردیەکانیش کە تا ڕادێک لەوانێت لە تویتێکە لە بەیانێکە قسەیان لەسەر هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان کردبێت وەکو پێشنیارێک گونجاوترین هەنگاو لەم قۆناغەیە ئەوەیە کە شخصیەکەمی حیزبەکان فراکسیۆنە کوردیەکان بە یەکگرتووی و بە یەکڕیزی بە یەک داواکاری دەنگیان هەبێت بۆ سەرۆکی نوێی پەرلەمان واتە لە ئێستاە ئەم سراعیکە هەیە دیار نییە کێ ئەبێتە سەرۆکی نوێی پەرلەمانی عێراق دیار نییە چ کوتلەیەک بەهێز بێت پێشتریش ئاماژەم بەم بابەتەیەوە تەقەدم و سیادە سراعێکیان هەیە عەزم و حەسم لەم لاوە بە هەمان شێوە سراع هەیە کاندیدێکی زۆر هەیە و شیعەکان لە نێو خۆیانە هەریەک و پشتی کاندیدەکە ئەکرێت بە دەنگی کورد کە ئەڵێم کورد بە یەکێتی پارتی کۆمەڵێکرد و هەموو لایەنە سیاسی کوردیەکان سەرۆکی پەرلەمانی داهاتوی عێراق یەکلا بکرێتەوە بۆ یەک گرنگە لەم قۆناغەیە مەرجێکمان هەبێ و مەرجی سەرەکی و مەرجی با بڵێن پێویست لەم قۆناغی ئێستاە ئەوەیە کە موچەی هاوڵاتیانە موچەی هاوڵاتیانیش بە چی چارەسەرە بێت ئێمە وتمان پێشتر بابەتی 600 ملیارد یاخود بابەتی ئەو قەرزانە یەن چارەسەری کاتین موسەکینێکن ئەیرێت بە حکومەت ئێرێم ئەیرێ بە موچەخۆران هەتاکو چارەسەری تەواتی بۆ دۆخەکاکرێت چارەسەری تەواتی چۆنەکرێت چارەسەری تەواتی بە تعدیلی یاسای موازنەکرێت واتە چۆن یاسای موازنە کۆمەڵێک خەلەلی تایە ئەمانە پێشتر باسمان کردووە خەلەل یەک دوانێک لەو خەلەلانەوەیە بەستنەوەی بەشە بودجەی هەرێمە بە نەفەقاتی فعلیەوە ئەمە واتە چۆن واتە ئەو 200 تریلیۆنەی کە هەیە لە بودجەیە سەرەتایمە زۆر دڵخۆش بوون بۆی کە 200 تریلیۆن گەورەترین بودجەیە لە مێژووی عێراقا کەواتە بەشی هەموو موچەخۆران و بە زیادیشەوە کات وانە ئێستا دڵخۆشیەکەوان نیە بە پێچوانەوەیە ئێستا بۆی بۆ جنابت بۆ هاوڵاتیانیشی ڕوون بکەینەوە لەم 200 تریلیۆنە دوو بەشە بودجەیە بەشە بودجەی سیادی و حاکیمە واتە ئەوەی کە بۆ چەک و ئەسلحە و بۆ ئەو بابەتانە بەکارێت بۆ لانی ئەمنیەکەی و بەشێکی تریشی بۆ دەرمان و بۆ بەشە خۆراکی مانگانە ئەمەی کە لێ دەرەکەی نزیکی 100 تریلیۆنە مێنێتەوە ئەم 100 تریلیۆنەش ئەگەر دابەشی بکەین بەسەر مانگەکانە باشە نزیکی مانگی 8 تریلیۆنە بۆ هەموو عێراق ئەگەر 12.67 کە ڕێژەی بە پێوەی ئەو داتانی وەزارەتی تەختیت هەیە
لەو 12.6 ئەگەر ئێمە لە 8 تریلیۆنەکە نزیکی 1 تریلیۆن وەرەگرین مانگانە بەڵام ئەمەشیان نەهێشتە بۆ شێوە بێ واتە دوای ئەو 100 تریلیۆنە ماوەتەوە 12.6 لە 100 نابین و لە بەشی مانگانەشی نابین واتە هەر مانگێک لە چی ئەبین لە نەفقاتی فعلی مانگانەی عێراق بۆ نمونە عێراق لە مایەکە 3 تریلیۆن سەرفەکە لەم 3 تریلیۆنە ئێمە 12.6 دەبین خەلەلەکە لە چیایە ئێمە ناکرێ اعتیمادمان لەسەر نەفقاتی فعلی عێراق بێت بڵێن ئەم مانگە بەشی موچەکان مانگە بەشی موچە ناکات بۆچی لە کاتی هەموارکردنەوەی ئەو پرۆژە یاسایە حیزبەکان و ئەندامانی ئەنجومەی نوێنەرانی عێراقەمەیان بەسەر ئەمە بابەتێک لە 2014ەوە هاتووە لە ناو یاسای بودجەیە و ئەو کاتش قسەمان کرد ئەم بابەتێکە پێشتریش باسمان کردو کە بەرسەر لیژنەی مالیە تێپەڕیوە و ئەمە پێویستی بە ئیتیفاقی سیاسی هەیە پێویستی بە یەکگرتنێکی هەموو حیزبە کوردیەکان هەیە پێویستی بەوە هەیە کە فشارێکی تەواوەتی بکرێت و ئەمەی کە من ئێڵێم لەم قۆناغەیە ئەمە ئەتوانین لە ڕێگەی هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمانەوە کە مەرجمان بۆ هەر کاندیدێک کە پێمان وایە ئەم داواکاری ئێمە جێبجێکە کە یاسای موازنە هەموارە کاتەوە کە یەک بەڕگەی نەفقاتی فعلی لە موچەی هاوڵاتیان دەرێنێت واتە موچەی هاوڵاتیانی عێراق یاسای هەبێت بودجە هەبێت بودجە نەبێت هاوڵاتیانی عێراق موچە خۆیان وەرەگرن کەواتە مەفروزە موچە خۆرانی هەرێمیش بە هەمان شێوە بودجە هەبێت نەبێت چکە ساڵ هەیە بودجەمان نییە ئێمە پارساڵ بودجە نەبوو ئەم ساڵ بودجە دەنگی لەسەردرا بەڵام تاکو ێستش جێبەجێ نەکراوە کاری پێ نەکراوە لە ساڵی تازەوە لەوانەیە کە ئەکەوێتە ئەوەی کە کاری پێ بکرێت کاتە ئێمە عێراق 2 ساڵە بێ بودجێ بەڵام کێشەی موچەخۆرێکیش دروست نەبووە ئەمانەوێت هەرێمی کوردستانیش بەو شێوە بێت موچەی هاوڵاتیانی هەرێم ئاعتیمادی لەسەر نەفقاتی فعلی بێت یان لەسەر بودجێ ئیستیسماری نەبێت بەڵکو ڕاستەوخۆ موچەخۆری هەرێم وەکو موچەخۆری عێراق موچەکانی وەربگرێ ئەگەر بودجە نەبوو بۆ عێراق و پرۆژە وەستا ئاسایە بە پرۆژە لە هەرێمی کوردستانیش بۆستێ بەس نەک موچە لەسەر ئەساسی ئەو بێ با بڵێن موچە وەرنەگرن مادەم و بودجێ نەبوویان بودجێ کاری پێ نەکراوە یان ئاعتیمادی کردووە سەر نەفقاتی فعلی و بەشی بودجێ هەرێمی کوردستان و بەشی موچەی وڵاتیانی هەرێمی کوردستان نەکردووە ئەمە بەشێکی بەشەکەی تری ئەم 600 ملیاردانێکە هەیە ئەمانە قەرزن و ئەمانە چارەسەری کاتین و بارێکی ترە بۆ حکومەتی هەرێمی کوردستان مەفروزە بیکە حکومەتی هەرێمی کوردستان ناچارەوە بەڵام لە داهاتوو دووبارە کێشە بۆ موچە خۆران دروست دەکاتەوە بەڵام بارێکە بەسەر حکومەتەوە کابێ بیاتەوە بەڵێ ئەبێ بیاتەوە بەڵام من پێم وایە کە ئەمە زۆر زەڕورە و ئەبێ حکومەتی هەرێمی کوردستان لە ئەمڕۆ کە شەمەیە سبینێکە یەکشەمە یەکەم ڕۆژی داوامە مەفروزە هەر لە ئێستاوە شاندەکان تەشکیل بکاتەوە سەردانی بەغدا بکەنەوە قەرزی کە وەرگن هاوڵاتیان گرنگ نییە بەلایەوە ئەم موچەی چۆن ئەیرێتێ بە یاسای بودجە ئەیرێتێ بە قەرز ئەیرێتێ بەڵام مەفروزە هاوڵاتیان موچەی خۆیان وەرگن و ئەم موچەیە مستەمر بەردەوام بێت نەک مانگێک دوو مانگ هەبێت و مانگی سێم گرفتی تیابێت ئەمەی کە ئێستا ئەوەی کە بیستم ئاماژەی پێ بم ئیتیفاق کرا بۆ سێ مانگ بۆ ئەوەی 300 ملیاردی بۆی لەگەڵ داهاتی ناوخۆیە تەکمیلە بکرێت ئەم 600 ملیاردە لەگەڵ 240 ملیاردە بێ بە 940 ملیارد و بیرێت بە موچەی هاوڵاتیان ئەم ئیتیفاقە بۆ 3 مانگ کرا مانگی با بڵێن مانگی حوت وەرگیرا مانگی هەشت وەرگیرا مانگی نۆ وەرەگیرێت ئەو کاتی کە موچەی هاوڵاتیانی عێراقیش دابەزێت چکە تاکو ئێستا ئەوێش دانەبەزیوە کە دابەزی ڕێکارەکانی بانکی ڕافیدین و ڕەشید و TBI دەسەکان بە ڕێکارەکان و ئەو پارەخنە سەر حساب بانکەکانی با بڵێن هەرێم ئەمە کۆتا مانگی ئیتیفاقەکەیە ئەمە ئەو با بڵێن کۆتا بەشی 600 ملیاردیەکە ئیتیفاقی لەسەر کراوە من ئەمەشم بۆ زیری مالیەوت بە بەڕێستە ئیفسامی کە ئێمە ناکرێ ئێمە بەردەوام لە خەمی ئەوە بین ئەم مانگە موچە ئەبێت یان نابێت ئایا حکومەتی هەرێم و حکومەتی عێراق ئیتیفاقکەنەوە کێشەیەکە دکتۆر یعنی ئیتیفاق کراوە ڕێکەوتن کراوەکە ئەو 600 ملیارد دینارە بۆ 3 مانگ بنێرێ بۆ هەرێمی کوردستان ئەو جەنابی شەڕۆنە کردەوە بەڵام هێشتا لە سەرەتای هەموو مانگەکە کێشە دروست دەبێ وەف دەچێتەوە حکومەتی هەرێمی کوردستانی چێ بۆ بەغا ئێوە ئەندامانی ئەنجومەی نوێنەران لەلایەکەوە هەوڵەیەن ڕۆڵتان هەیە بۆی کە 600 ملیارد دینار بنێرێ بۆ هەرێمی کوردستان بۆچی سەرباری اتفاقیەکانی ڕاستەکەی حەزەکەم ئاماژەیەک بۆ بابەتە بە مادەم جەنابی شکر باسی کردووە بابەتی ئەم 3 مانگە 600 ملیارد دینارە پێویستی بەم هەموو خەبەرگەرمکردنەوە نییە ئەم ئیتیفاقی بۆ 3 مانگ کراوە تەواو یعنی پێویست ناکات هەر فراکسیۆنێکی کوردی چ دەسەڵات بێت چی ئۆپۆزیسیۆن بێت چی دژە حکومت بیان لەگەڵ حکومت بێ بیکا بەدەستکەوت ئەم ئیتیفاقی کە کراوە تەواو و ئەمە چارەسەرێکی ڕیشەیی نییە
تا زۆر باسی بکەینەوە دووپاتی بکەینەوە. کێشەکە ئەوەیە بۆ لە کاتی خۆیان نانێرێت ئەنێرێ ئێستا دوومانکانی پێشوش نێراوە ئەم مانگەش کە موچەی عراقیرێ ڕێکارەکانی ئەو سێ بانکەوە کوتم ڕافیدین و ڕەشید و TBI چەند ڕۆژێکی پێچێت و بڕەکەشی زۆرە 250 ملیاردە ئەبێ بە 600 ملیارد و ئەنێرێ بەڵام ئەمە تۆزێک تەخیرترە بێ لە عراق بڵێ بەڵام گرفتەکە لەمانیە گرفتەکە دوای ئەمەیە باشە ئەم مانگە کە ئەو موچە ئەو 600 ملیاردە ئیرێت کۆتاییەت بە ئیتیفاقەکەی حکوومەتی هەرێمە حکوومەتی عراق و تاکو ئێستش نەمانتوانی یاسای موازنە هەموار بکەینەوە لەگەڵ بەڕێز وەزیری مالیە کە ئەمەشم وت کە وەزعی خوێندکار وەزعی مامۆستایان وەزعی کەرتی سەحی هەموو ئەمانە وەستاون بە بۆنەی ئەم بێموچەیە و بە بۆنەی ئەم نەهاتنە پێشەوەی حکوومەتی بەغداوە لەبەرەوە تێبینیەکانی ڕخنەکانی چەندێکی لە حکوومەتی هەرێم بووە ئێمەش بە هەمان شێوە تێبینی و ڕخنەکانمان ڕوو کردوێتەوە حکوومەتی عراقیش واتە لەم دۆخی کە ئێستا هەیە چ حکوومەتی هەرێم چ حکوومەتی عراق هەردووکیان تاوانبارن و تووشمانە و لەوێ کە هەر قسەیەکیان کردووە لەسەر و بابەتە و تومانامە چەندێک حکوومەتی هەرێم لی بەرپرسە حکوومەتی عراقش دوونە لی بەرپرسە لەبەرەوەی لەم قۆناغەیە حکوومەتی عراق توانێت ئەگەر کێشەی ئێستا کە هەیە بۆی بۆ هاوڵاتیانی ڕوون بێ لەسەر مۆزوعی موچەی موچەخۆرانی هەرێم حکوومەتی عراق ئاعتراف بۆ ژمارە ناکەن بەڵام زۆر ئاسان ئەتوانێت چارەسەری بکە ئەتوانێت وەفدێک دروست بکرێت لە وەزارەتی مالیە و وەزارەتی تەختیت و هەموو وەزارەتە معنیەکان لە حکومەت لە هەرێمی کوردستانە خۆیان ئۆفیس دابنێن وە سەیری بکەن بە پێی بایۆمەتریە هەر پێوەریکی چەند مانگی بەر لە ئێستا ئەمە کرا دوای ئەم لیژنەیە کە گەڕانەوە لەگەڵ وەزیری ئەو بۆ کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیان کە وەزیری دارایی عراق وەزیری دارایی هەرێمی کوردستان و بە وتەبێژەکانیشەوە کۆبوون و توانیمە هیچ داریەکمانێ لەو ژمارەی موشەخۆرانی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەی ئەمەش کرا دکتۆر بۆچی ئەنجامی نەبوو تاکو ئێستاش قسە لەسەر ئەواکرێ کە لەسەر ژمارەکەی موچەخۆران گرفتیان هەیە و ڕێک نەکەوتون و وەزیری مالیە ئەمەشی ڕاگەیاندووە کە قرار لای ئەوان لە هەندێ نقطەیە خۆی بێدەسەڵات دەرەخا وەزیری مالی عراق کە ئەمە ئێمە پێمان وایە ئەمە واقع نییە لە ماوەی پێشووە ینی کە لە پەرلەمانی عراق لە مجلسی نواب زۆر جار کە باسی تاعیناتە کرێ باسی دەرەجاتی وەزیفیە کرێت یەکسەرڵێ من دەرەجاتی وەزیفی بلانیە و ناتوانین تاعینات بکەین و بودجەکە بەش ناکە بەڵام لە هەمان ئەو وەزارەتە و لە هەمانم حکومەتە و لە هەمانە وەزارەتە و ئەو کاتی کە بەڕێزیان وەکیل وەزیری مالیە بوون 7 ملیارد دلار دزراوە کە بەشی موچەی یەک ساڵی هەرێمی کوردستانە کات بەبێ ئەوەی تەکمیلەشی بۆ بکرێت بەشی موچەی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ یەک ساڵی کاملە کات باشە کەواتە ئێمە نامانەوێت زۆر جار خەلەلەکان و بکەین ینی بە ئەجندایەک ئیش بکەین دژی حکوومەتی عراقیا دژی حکوومەتی هەرێم ئەمەمانەوە واقعەکە بخەینە ڕوو لە هەمان کاتە ئەمانەوێت چارەسەری دۆخەکە بکەین و دووپاتێکەکەینەوە هەموو جارێک کە ئێمە وەکو پەرلەمانتاران فراکسیۆنی یەکێتی داکۆکی لە هاوڵاتیانەکەین لە موچەخۆرانەکەین لە حەقیانەکەین و حەقی ئەومان نییە ئەمە حکوومەتی هەرێم تۆمەتبارە تاوانبارە حکوومەتی عراق تاوانبارە و لەم قۆناغەیە کە دووپاتێکەکەم و هەردووکیان بە پێی ئەوەی کە لە بەردەستی ئێمایە هەردووکیان تاوانبار نێمە هەوڵی چارەسەری دۆخەکەین لەبەرەوە زۆر جار کە ڕخنەیەک لە حکوومەتی هەرێمەگرین هاوڵاتیان یەکسەر پیان وایە حکوومەتی عراق زۆر باشتوانێت چارەسەری بکە یان ڕخنەی لە حکوومەتی عراق ئەگرین پیان وایە حکوومەتی هەرێم زۆر بێتاوانە نە هەردووکیان تاوانبارن بەڵام ئێمە هەوڵی چارەسەری دۆخەکەین بۆیە لەم قۆناغەیە ئەوەی کە ئێستا مەفروزە بکرێت حکوومەتی هەرێم شانت پێک بێنێتەوە سەردان بکاتەوە ئیتیفاقی بکاتەوە لانی کەم بتوانێت بۆ 6 مانگ چونکە ئێستا بۆی بۆ جەناب ڕوون بێ لە ئێستاە ئەم موچەی مانگی نوێم 600 ملیاردەیەت ئەم موچەیەش وەرەگیرێت دوایەوە ئیتیفاقی نەماوە بە پێی قسەی وەزیری مالێش کە بە خۆمی ڕاگەیاندووە کە ئەڵێت ئەگەر ئەنجومەنی وەزیران قەراربا من لاریم نییە باشە دووبارەوە وتم خۆی بێدەسەڵات دەرەخاتەوە کە ئەنەما ئەو جیهەتێکی تەنها ئەوەی بێتە بەردەستی ئیمزایەکە ئەگەر ئەنجومەنی وەزیران قەراربات کەواتە ئەو کێشەی نییە ئەنجومەنی وەزیرانە بێ خاتە دەنگانی ناوخۆی و ناو ئەنجومەنی وەزیرانەوە ئەویش تەبعاً دوای ئیتیفاقی سیاسی یان ئیتیفاقیەک لە نێوان دوو جهەتی تەنفیزیە کە حکوومەتی هەرێم حکوومەتی عراق مەفروزە ئەم جارە حکوومەتی هەرێم فشار بکات و جەخت بکاتەوە لەسەرەوەی کە لایانی کەم بۆ 6 مانگ و لایانی کەم دووبارە 600 ملیارد هەبێت هەتاکو تعدیلی یاسای موازنەکەین واتە دووبارە موسەکینێکی کە تا چارەسەرێکی ڕیشەی دۆخەکەکەین بۆچی چونکە ئێستا لە مانگی و بەرەو مانگی 12 باشە لە عوتەی تەشریعیان تقریبا تاکو ئێستا تەنانەتە و جەلسە ئیستیسنانی کە زۆر ضرور بوو بە زۆر تەکمیلە کرا تا وای لێ هات ڕۆژێکی کامل دواخرا بۆی بتوانێت نساب بەدەست بهێنرێت کەواتە
ئێمە ئێستا پەرلەمانتاران کۆ نابنەوە زۆر قورسە کۆبنەوە بە تایبەتی بە حکمیەوەی کە انتخاباتی مەجالسی محافظاتی بەڕێوە لەگەڵ ساڵی تازەیە باشە کە داخلی با بڵێن ساڵی تازەی تشعیە بینەوە ئەبێت یەکەم کارمان بریتی بێت لە تعدیلی یاسای موازنە لەسەرم اتفاقی کراوە چونکە هەڵە نەبم چەند ڕۆژی ڕابردووش سوودانی شتێکی لەو بابەتی باس کرد ئەوان کێشیان نابێت لەوەی کە موچێ موشەخۆران هێرمی کوردستان لەگەڵ عێراق بێت بەڵام پێویستیان بە هەموارکردنەوەی پرۆژه یاساکە هەیە ئەم پرۆژه یاسایە کەی هەموارەکرێتەوە اتفاقی کراوەکو ئەندامانی ئەنجومی نوێنەران بەسەرجەم حیزب و کوتلە سیاسیەکانەوە قسەکە منیش لەسەرمێ بووی بۆ جەنابی ڕوون بێ ئەم بابەتە لە ئێستا یەک مانگیمەوە ئێمە چینە ساڵی تازەوە لە ساڵی تازەیە ئەم قسەی کە جەناب تێڵێ ئەبێ ئیتفاقی سیاسی هەبێ بۆ ئەم بابەتە ئیتفاقی سیاسی ئەگەڕێنەوە بۆ ئەو خاڵی کە لە سەرەتایوتم ئێمە ئەتوانین جارە سونەکان بەدەست بێنین یان سەرۆکی پەرلەمان بەدەست بێنین بۆی کە بڵێن مەرجی ئێمە وەکو کورد هەمواری یاسای موازنەیە بە شێوەیە کە لە بەرژەوەندی موچەخۆران بێت کە ئەمە نەبێتەوە لە بەرامبەر دەنگدان بە کاندیدەکان بەرامبەر دەنگدان بە سەرۆکی پەرلەمان باشە لە هەمان کاتە چ دوو حیزبی سەرێکی بە تایبەتی یەکێتی و پارتیش تا ڕادێ پەیوەندیکی زۆر باشی لە عێراقا هەیە لەسەر ئاسی ئەوەی کە لەگەڵ حیزبەکان و بە دیاریکراوی لەگەڵ شیوعەکان و لەگەڵ سونەکانیشە بە حکومەوەی کە سەرۆکی پەرلەمان لە داهاتوو هەرکێ بێت ئەم پەیوەندیانە هەمووی بەکاربێنین بۆی بتوانین یاسای موازنە بە زووترین کات لە بەرژەوەندی موچەخۆران هەموارکەین واتە ئێمە بێ بە دوو ئاراستەیەش بکەین ئاراستە یەکەمیان حکومەتی هەرێمە بەردەوام بێت لەسەر قەرزەکان ئاراستەی دووەمیان جیهەتی سیاسی و پەرلەمانە بۆ ئەوەی فشار بخرێتە سەر حیزبەکان و ئێمەش لای خۆمانەوە بتوانین لەگەڵ فراکسیۆنە جیاوازەکانە کار بکەین بۆ ئەوەی هەموار یاسای موازنە بکرێت ئەگەر بەم دوو ئاراستەیە بەڵام نەک وەکو ئەو ماوەی پێشوو قەرزەکان کرا دوای ئەوە تا ڕادەیەک پاڵدانەوەیەک پاڵدراوە کە ئەمە چارەسەر بوو ئەمانە چارەسەر نییە ئەمە تەنها کاتیە تاکو ئەو کاتی یاسای موازنە بە تەواوەتی هەموارەکرێت باشە دکتۆر ئێستا هیچ هەواڵێکی خۆش هەیە بۆ ئەوەی کە ئەم کێشە و نیزاع و مەعمایی کە بە بەردەوامی باسیینەوەکرێت لەسەر موچەخۆرانی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت هیچ هەواڵێکی نوێکوبوونەوەکەتان لەگەڵ وەزیری دارایی عێراقا بەرهەمەکەی چی بوو؟ تەمان ئەم مانگە بەڵێ ئەم مانگە ئەم موچی ئەم مانگەهێش ئەوەی یەت بۆ موچەی مانگەکانی داهاتووش حکومەتی هەرێم پێم وابێت کەوتۆتە خۆی بۆی ڕاستەخۆ سەردانی بەغدا بکاتەوە بۆ ئەو قەرزانە بەردەوام بێ لە پەرلەمانیشۆ ئەوەی کە لە ئێستا هەیە تا ڕادێک من لەگەڵ بەشێک لە پەرلەمانتاران قسەم کرد ئامادەیەک هەیە بۆ تعدیلی یاسای موازنە پێویستی لەوانەیە بە فشارێک یاخود بە دانوستانێکی سیاسیش هەبێ ئێمە ئومێ دەکەین هەتاکو حیزب سیاسە کوردیەکان بە ئەوانی حکومەتوانینە ئۆپۆزیسیۆنەوە ئەگەر بە یەک ئاراستە کار بکەن لەسەر ئەم بابەتە بەڵێ من ئومێ دەکەم و تەسەوریشەکەم کە بتوانین لە سەرەتای ساڵی داهاتوو و بخێرایی کە چۆن توانیمان قانونی تعدیلی مفوزی علیا مستقل لانتخابات ئەوە تعدیل بکەینەوە بە هەمان شێوە توانین تعدیلی یاسای موازنەش بکەین. دکتۆر من زۆر سوپاسی ئامادەبوون دەکەم لەبەردەوامی لەم ئەپدەیت و زانیاریانە ئامادەیت هەیە هاوکاری کەناڵەکانی ڕاگەانی ژەبن ئێوە زۆر سپاس دووبارە بۆ بەڕێز دکتۆر ڕەشید ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراق ئامادەیت وماندوو نەبێت.